ئەڵێن بەڵگەتان چی اتفاق کراوە؟ ئەی تۆ بەڵگەت چییە؟ یان ئێمە بۆ گۆڕا ئەمە تا ئێوارە وەعد بۆ هەردوو موچەکە بدرێ بۆ دوایی گۆڕا. لەبەرەوە موچەخۆر حەقی خۆیەتی کە بکەوێتە سەر شەقام. ئەمە یەک داوامان لە خۆپیشاندەران هەیە لە زاخۆ تا خانەقین، ئەوی شەوەیە چیەکەی بە ئاشتیانە بە مەدەنیانە بیکە. ڕێمەدە هەندێک کەسی فاشل، هەندێک کەس کە جێپێی لە کوردستانە نییە بەلا ڕێدا بیبە بۆ مەبەستی خۆی خۆپیشاندانەکان بەلا ڕێدا ببە، هەڵکوتێتە سەر دایرەیەکی حکومەت، هەڵکوتێتە سەر بارەگایەکی حزبی، وەکو بینیمان خۆپیشاندانی پێشوو بەلا ڕێدا برا. بەڵام ئەم خۆپیشاندانە ئەمریکا پشتگیریەکە، ئومە متحیدە پشتگیریەکە، ئەو تا ئێمە سەرۆکی فراکسیۆنەکەمان گیراوە، قونسولێت تەلەفۆنیان کردو، قونسوڵی ئەمریکا و ئومەمی متحیدە تەلەفۆنیان کردووە کە خۆپیشاندانێکی مەدەنیانەیە و خەڵدا بەزێ بۆ مەعاشی خۆی، بۆ موچەی خۆی. دەبوو ئەم دەسەڵاتە کوردیە کە هەموو خواستمانە خوارد دەسەڵاتێ بێ بەختەوەرمان بکە، ڕێز لە چینێکی ڕێز لێگیراو تا ئێستا لە سەرەتای دروستبوونی مامۆستاوە لە هەرێمی کوردستان، لە کوردستان، لە عێراق ڕێزی لێگیراوە.